بە تۆمەتی هاوکاریکردنی ئەو خێزانانەی کە سوکاریان لە زینداندان دوێنێ شەو لە شاری ئافیۆن 30 کەس دەست بەسەر کران کە لە نێوانیاندا خوێندکاری زانکۆ و بازرگان و ئافرەت بوونیان هەیە کە سوکاری دەست بەسەر کراوان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەواڵەکەیان بڵاو کردەوە و ئاماژە بەوە دەکەن لە بنکەی پۆلیسی ئافیۆن ئەشکەنجە و مامەڵەی خراپیان بەرامبەر دەکرێت. بنکەی پۆلیسی ئافیۆن پێشتریش بەهۆی ئەنجامدانی مامەڵەی خراپ بەرامبەر دەست بەسەرکراوەکان هاتبووە بەرباز. ئەم هەفتەیە دەستگیرکراوانی ڕۆژنامەی زەمان کۆتا بەرگری خۆیان ئەنجام دەدەن. لە کەیسەکەدا عەلی بۆڵاج، ئەحمەد توران ئاڵکان، ممتەزەر تورکونا، مستەفا ئوناڵ، شاهین ئاڵپای، نوریە ئاکمان، لالە کەمال، ئۆرهان کەمال جەنگیز، ئێحسان داغ، ئیبراهیم کارایڤێن و مێحمێد ئۆزدەمیر وەک تۆمەتبار دادگایی دەکرێن. بڕیاروایە ڕۆژانی 10 مایز دادگایە بڕیاری کۆتایی بدات و داواکاری گشتی تۆمەتەکانی ئیبراهیم کارایڤێن و مێحمێد ئۆزدەمیر و ئۆرهان کەمال جەنگیز و ئێحسان داغگۆری کە پێشتر بە تۆمەتی کودەتا و ئەندام لە گروپی تیرۆریستی دادگایی کران.